بأخلاق بيروشته بياكي بأخلاق بس جنيه ماذا؟ سلام على من يتبع الهدى. أيبا خسروا جنيه جنيه أخلاق بديات ثانية جنيه شيبة. تو نازاني دقيق جنيه وندي. پیاوێکی خێری وەکو ئەمانە کە ئەچن ئافرەتە ئەبەن بۆ خۆیان بەخوا بێئەدەبی هەتی بوختان مەکە ئاخر بوختان بۆکەی بۆ بوختانەکەی بۆ تۆ پیاوێکی بی ئەخلاقی دیارە لە ڕوانی خۆ دۆسەری نەکەی مایک مەگرە کاکە تاحداتانەکەم ئەڵێن با جنێوەدا باشە بە ئەو خۆی جنێوەکەیدا مایک مەگرە کورەوە پیان ڕابواردی خەسرە کورە پیان ڕابواردی خەسرەوە كره تو بڵێ براکە تەلەفۆنم بۆ بکەوە بڵێ پێوەڕە یعنی کەواتە ئەو کەسی کە هاتووە کوڕە کڵاوەخانە سەر ڕوزان چیک دامایەک بۆ تەلەفۆنی بۆ کردی وڵای پێم عیبە لەبەر حرمەتی ئەگەر حەزەکەی هینەکە بشان بە ڕقەمی براکەتان بشان بە بەخوا گێڵی خەسرەوە پێوە ڕابێرە لەسەر ڕقەم کورە ڕقەمی براکە بشان بە خەسرەوە من کام برا ناوی چییە؟ تۆ براکەت بشان بەم ناوی کا هیلالە ناوی چییە؟ هیلال والله ئەگەر برام هەبوو ناوی هیلال بوو ئەوە من نییە سەر و سمێڵ و ڕیش و هەموو شتێکم ئێستا بە مەکینەیە تاشم باشە جا بۆی تاشێت تۆ خۆ پیاوێکی خێری قایبل خۆم بە پیاوەزانم چۆن ناوەکەی ئەڵێم ئاخر تۆ ئەڵێ ئەوە ڕاستت نەکرد دیارە لە خۆتەوە قسەکەی دەرە پێ ڕ وڵا پیان ڕانەبەر بەڵام بەخوا پیانوتم وتیان ئێمە ئەم بیلالە بە پیاوێکی خێری ئەزانی ئیمانمان کردووە قسەی لەگەڵا ناکەی بەخوای بەخوای ئەرز و ئاسمانەکەی پیان ڕابواردی پیاوێکی خێریە کیرمان خواردوو بەدەستیەوە باوکم حەز ناکەم قسەی لەگەڵا بکە ئیمانمان کرد باشە خەسرە ئێستا سەیری ڤیدیۆیەکم کرد ئەڵێ ئەوەی بڵێ ئاڵای کوردستان حرامە گەمژەیە گەمژە و جای لەو قسەی ناشرینی بڵێ ماوەساکرێکار تەمانەوە ڕێزی خۆت ئەدەبی خۆت ئەدوامەوە پێ بڵێ ماوەساکرێکار ئەڵێ ئاڵای کوردستان حرامە و من بەجایزیشی نازانم یانی تۆ چۆن قسە بە ماوەسا ئاخر چۆن پێ بۆچی بە ئەدەبەوە باسی ناکەی نا هەر کەسێک لێوەی ئەمانی ئێستا کە وەکو ئێوە دەعاش و پیاوی خوێڕی منەڵە ماوەساکرێکار دژی نیشتیمان منەڵە ماوەساکرێکار دژی نیشتیمانی چاواشەکاری مەکە منەڵە ماوەساکرێکار ئاڵای کوردستانی پێ حرامە من قەناعەتم نییە ماوەساکرێکار بڵێ ڤیدیۆکەین هەر کەسێک وا بڵێ دژی نیشتیمانی خۆیەتی دژی وڵاتی خۆیەتی و تۆژێکی لەو پیاوە خوێڕیانە ئێمە بەبەسمان دەعاشەکانە خەسرە و خۆت خوێڕی ئێمە ئەمانەوێ پێت بڵێن کە ئێوەی دەعاش و خوێڕی دژی وڵاتی خۆتان تۆ ئەڵێ هەر کەسێک دین بخاتە پێش نیشتیمانی ئەوە گەمژەیە ئەم قسەیش خۆ ڤیدیۆ داناوە حاشای لەکەی میوتیەکەن کاکە بۆ میوتیەکە ئەی بۆ ئەترسن وەڵای ئەی بە میوتکردن بە قورئان میوتیکەن و دوایش ئەڵێ میوت ئەی بۆ خۆی یاخی ببی بە کێویش کەس لێو ناترسێ یەکەم بێ ئەخلاقی دووهەم درۆزنی سێهەم بێڕەوشتی چوارەم ئەوەی ئەخلاق بینیتە نەخۆ نە ڕەفیقەکانت نە ئەوانەی کە وەکو تۆوە ئەتوانم جنێو پێ بدەم بەس جنێو نیشانەی بێدەسەڵاتیە باشە لە شوێنەکە جنێوەیی هەردوو ژوت کۆنەرەکەمە خەمەدەم تۆ نێرم بۆ تۆپەکە لە بەرامبەر مابی دەملو تەشکێنە پیاوی ئەوە نی پیاوی بەقیرە جنێو نادا تۆ زۆر لە شوێنێکە ئەڵێ ئەوەی دین ئەوەی بڵێ دین لە پێش نیشتیمانەوەیە گەمژەیە قسەیشی پێڵێ ئایا ماوات وات وتوە لە پێشە دەگوو بخۆ هاتی ئای بە برا و بێئەدەبی ئاخر پرسیاری چەند بێ ڕۆژتە برایان ئەمە ئەخلاقی خەسرەوە سوورە ئەمە ڕەوشتەکەی علم پرسیاری لەکەی تۆ جارێ هەر هین مەخۆ جارێەوە ئەوەی میوتی كل خو براج سليم جنيه ومدى وين مكة وراش مكة جوابي برسالة كم كل السوق وما ناوم يا أخي والله من سكرتارية جلالة طلبة هنا ناوم ماكوان داوى شيء شان عزيب ناوي كورة على كان من الأخوت ولا عشرة دقوت يا سليم باسي برادري من المسلمان أخوك وتويك يوم الحين
نین ئەوانەی کە لە لای وڵمەت گۆران و قۆنەری کامەیان تا تاوان بەرەخۆت و حەچینە حەو پشتەیانێ بڕۆ بێقیمەت کورە تۆ بە قوربانی لێوی ئافرەتە بی باسی شەرەفی ئافرەتەکەی لە لایڤە تخوا تۆ داناوەشی مێ باس ئەو ژنەی کە تۆ باسی لێوی تەکرد ئەو لێو گەورە گوازای من چی لێگەزای چی ملحیدێکە ئەی بێ ئەمەوە لە ئەو بەڕاکەتە وەرە ئاوا سووکەکە ئەبێ ئاوا سووک بکەم سووک و سەلیم ئەبێ هەموو جارێ ئاوا لێ هادی ئەبێتەوە ڕۆشتە دەرۆ خوێڕیە وەڵام هێناوە سەرەوە عادی سەرۆتفی بکەن خوا سەرۆتف بەم لەم مەلعونی شەیتانی خوێڕیە هەر سەرۆتفی تێ بکەن بۆی دڵی زۆر پێی خۆش بێ خوێڕی کێیە سوورەی مێباز ئەوە بۆ ڕاکەی مێبازی مێباز بە قوربانی لچی ئافرەتە بی ئاسەیری لچی ئافرەتەکەی توخوا تەریق نابێتەوە توخوا داناوەشەی فرێتف لە تۆ بکەن هەی کافری بێ قیمەتی مێبازی ژنانی توخوا تەریق ناوێتەوە توخوا نامری توخوا لە وەزنەترەبی لە ناو لای بە قوربانی شەرەفی خەڵکە بی باسی لێوی شەرەفی خەڵکە ئەڵێ وەڵا لێوت گەورە بووە خەڵکە بی باسی لێوی شەرەفی خەڵکە ئەڵێ وەڵا لێوت ئاسەرتفی تێ بکەن خەڵکی منیشە ناچێت تۆ بۆچی دەریەکەم خەسرەوە سوور منۆکو تۆ سووک نیم باسی لێوی ئافرەتکەم لە لایڤە بێ قیمەت من وەکو ئەو شتە با لەسەر دەمو نەبێ ئەو پیسە با پیسایی لەسەر دەمو نەبێ ئەوە نەجسە ئەوە پیسە ئەوە پێشکەشی خۆ بێ بێ ئەدەب بە قوربانی لچی ئافرەتە بی کورە تۆ شێت بووی شێت خەسرەوە سوور باوەڕ بێ تووشی دەرۆنی بووی لەو سژنە بە قوربانی لێوی ئافرەتە بی بە ساقەی لێوی ئافرەتە سووک و سەلیم داوەشەی داڕزەی ئاخگورە ئەو ژنە ئەگەر براو باوکی هەبێت تێن بە قەو یەکەرتەکتن هەی سووک و سەلیم تۆزە شەرەف و هەبێ تۆ قبوڵەکەی کەسێ باسی خێزان و خێزانە بکە قبوڵەکەی کەسێ باسی خوشک و بکە خەسرەوە سوور وەڵا تفەر بۆ تۆ باشە کورە تۆ بێڕەوشتی تۆ ئەڵڵا ڕسوای کردووی تۆ ئەڵڵا سووک و سەلیمی کردووی باشە کافری مرتەفی قەمەی بڕۆ بەلای کافرەکانی یاپەکە داوەشەی سووک و سەلیم ئەگدا پێ بکەنە تۆ شتێک و نەما لە دەستی بەخەسرەوە سوور ئیدا لەم تەستەعی فەصل ما شئت ئیدا لەم تەستە ئەگەر تۆ شەرمت نەگرت چی ئەەکەی بیکە ئەها سەرۆتف ئەبینی تفەکە ئاجارێکی تر بێنەوە تۆپەکەی بزانن هێناوەتەوە سوورە جنێوە پێغەمبەری خوا عەلەیهی صلی الله علیه وسلم ئەڵێ گەمژە هەی بێ ڕەوشتی کافر ئەڵێ هەر کەسێ نەنا ڕانەگەی بێ ئەدەب کە تۆ شتێک و نەما ئەوە سووک و سەلیم ئەوەت لێکە کە زانیت ئەوات ئەدۆڕێی دۆڕاوی جەبانی مرتەد هەی دۆڕاوی ترسنۆک ئەدی تخوا بیێنەوە ئەی یاخی ڕۆڵە یاخوا داوەشی خوا ئاگادارە سەری عایلەیەکیشە شۆڕ کردووە بە خۆتۆ سەری خۆشە شۆڕ کردووە بە خۆتۆ داوەشەی لەو حاڵەوە باشترە سووک و سەلیم جاش چۆن ڕوودیە بەرامبەر بە میلەتی سەر بەرزەکەی تۆ جاشی خوێڕی داعاش خوێڕی داعاشی پیس کورە پێڵاوەکانی باوکم هەموو ئەشەتەکەت هێنێ کافری مرتەد باسی ئایلەم نەکەی ئایلەم سەریان بەرزە و مسلمان و موحیدن ئایلەم وەکو تۆ یەکێتی نین باشە مرتەدی خوێڕی خۆ ئایلەی من یەکێتی نییە ئایلەی من کافر نییە ئایلەی من مسلمانم ئایلەی من سەربەرزم باشە سووک و سەلیم ئەقڕە پێڵاوەکانی باوکم هەموو ئەشەتەکەی هێنێ باسی ئایلەم نەکەی مرتەد کافر بەخوا باش ڕسوام کردی خەسرەوە وەڵڵاهی وا سووک و سەلیمم کردووی خەسرە و نییە خۆش و تف لە خۆتەکەی باشە سووک و سەلیم هیچ نییە لە دەسیبە هیچیت پێ نییە دوای بزانە هێناوێتیەوە